هەموو نەتەوەکان لە ڕۆژهەڵاتە سوودمەند بوون لە موزیکی کوردی، هەم لە ڕووی میلۆدی و هەم لە ڕووی ڕیتم. لە ڕێی ئەم دوانەوە ئیدی زانستەکانی تری موزیک دەست پێەکە. میلەتانی ڕۆژهەڵات سوودیان لە موزیکی کوردی بینیوە، بەداخەوە کە هیچ ئاماژەیەکی پێنایەن، بەڵام ئێمە یەکێکین لە دەوڵەمەندترین نەتەوەکانی دنیا لە موزیکدا و بە تایبەتی لە میلۆدی فۆلکلۆریدا. من ڕامەڵامانج، تەمەنم 28 ساڵە، لە سلێمانی لەدایک بووم، لە خێزانێکی هونەری من عود دەژەنم و مۆزیکە نووسم، سەرقاڵی دروستکردنی کتێبێکم بۆ ئامێری عود. 4 ساڵ لە پەیمانگای هونەرە جوانەکان مامۆستا بووم و نزیکی بۆ 4 ساڵەچێ لە کۆلێجی هونەر مامۆستام کەسێک دێتە دنیاوە بۆ پەیامێک دێتە دنیاوە. بۆ من مۆزیک بوو و عودژەنین بوو. هەمیشە پرسیارم لا دروست ببوو ئەو جیاوازیە چییە کە عودژەنێکی تورکی هەیەی لەگەڵ عودژەنێکی عێراقیە. لەم پرسیارکردنەوە ڕێچکەیەک ئەدۆزیتەوە کە هەستەکەی لە تۆ زۆر نزیکە. ئەوەی کە من هەستم پێ کرد کلاسیکال میوزیک بەهێزە بۆ ئەوەی کە پەروەردەی موزیسیانێک بکە لە هەموو ئامێرەکانە. هەمیشە وا بیرم لێ کردوێتەوە کە من لە کوردستانە درێژە پێدەری ئەو ڕێگایە بم. بۆیە من موزیکی ناوچەی ڕۆژهەڵات کلاسیکاڵی بە گشتی هەمووی دەژەن. لە ئێستاە کە ئەمەوێت شتێک دروست بکەم بە پشبەستن بۆ موزیکی کە چەند ساڵە ڕاهێنانی تیاکەم بەرەبەرە. ئێستا بۆ نمونە دوو موزیکم کلیپ کردووە، یەکیان بە ناوی زیرەک کە میلۆدەکەی لە میلۆدی حەسەن زیرەکەوە. کتێبەکەیە نووسیمە، نزیکی 20 دانە موزیکم دروست کردووە کە 5 دانە لەوانە میلۆدەکەی هی خۆمە، 15ەکەی تری سوودم وەرگرتووە. و ئەمەم بۆ کردووە لەبەرەوەی کە ئێمە نووسینمان زۆر کەمە لە بابەتی مۆزیکە. بەداخەوە موزیک دانەرە کوردەکان و عودژەنە کوردەکان کەمترین میتۆدیان داناوە. ئامێرەکە نزیک بە 5,000 ساڵ تەمەنێتی و ئەو ڕەوتەی کە دروستیش بووە زۆر پەیوەست بووە بە کەسێکەوە کە ناوی زریابە، کەسێک بووە کورد بووە. ئەم عودەی کە ئێستا ئێمە لە ئامێزی یەکگرین و ئەیژەنین زریاب هۆکارەکەیەتی. نزیکی 100 ساڵە بێتەوە کە مۆزیک لە شارەکەمانە بوونی هەیە. ئیدی ئەبێت بنووسینەوە ئەو میلۆدیە زۆر نەمرانە بهێڵینەوە، ئەو ڕێتمانە لە ناو نەبینەوە، ئەو فۆرمانەی کە دروست بوون لە ڕێگەی ئەو هونەرە فۆلکلۆریۆ لە دەستی نەدەین. ئەو شێوە چڕینانە بەردەوام بن، بخوێنرێن. کەسێکی پایەبەرزی وەکو مامۆستا موستەفای میرزادە وتێتی کە کاتێک من لەگەڵ حەسەن زیرەکە ژەندومە بۆیە هێندە کوردیە لەبەرەوەی لاسایی شێوە چڕینەکەی حەسەن زیرەکم کردوێتەوە بە ڤایۆڵینەکە. کاتی تۆمارکردن کاتێکی زۆر خۆشە. هەموو شتەکان تەواو بووە. ژەندن لە ناو ستۆدیۆیە جیاوازە وەک لە سەر ستێج یاخود لە ماڵەوە کاژەنی. لە ستۆدیۆی سوڵی میدیا کە وەک ستۆدیۆی خۆمایە هاوڕێی عەزیزم مامۆستا برەر ئیسماعیل زۆر هاوکارمە لە ڕکۆردکردنی کارەکانە. یعنی ئەمە هێڵێکە لە ژیانی منە بەردەوامی هەیە. مۆزیک نووسینەوە، پاشان تۆمارکردن، پاشان بڵاوکردنەوە. زۆر گەشببینم بەهۆی ئەوەی کە موزیسیانی زۆر باشمان هەیە. موزیشی نەتەوەیەک بە کەسانێک
تێک ناچێتەوە کە لە موزیکدا نازان لە چۆیان و لە چۆڕە. موزیک بەو کەسانە پێشەکەوێت کە هیوایانەیە، کە گەشببینن، کە ڕۆشنبیرێکی قوڵیان هەیە